پاش بێ ئەنجامبوونی کۆبوونەوەکەی 27 مانگی یەکێتی و پارتی گۆڕان و پارتی پرۆژە پێشنیازە هاوبەشەکەیان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کرد. دەستەی سەرۆکاتی پەرلەمانیش تەنها پرۆژە هاوبەشەکەی گۆڕان و پارتی ئاراستەی لێژنەی یاسایی کردو. پرۆژەکەی کۆمەڵ و نەوەی نوێ کە بۆ هەمان مەبەست ئاراستەیان کرابوو پشت گوێیان خست. نوێنەری فراکسیۆنی کۆمەڵیش لە لێژنەی یاسایی بایکۆتی کۆبنەوەکەی کردو بە پێشێلی پەیڕەوی ناوخۆی دانا. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت ئەو کارە تاگلایەنە دەبێتە هۆی تێکدانی زیاتری نێوماڵی کورد. ئەگەر بە پێی بڕگە و مادەیەکی یاسایی بێ بە پێی پەیڕەوی نێوخۆی پەرلەمان بێ ئێمە ئەو کاتەی زۆر بە ئاسایی وەری دەگرین. بەڵام ئەگەر هەر لەبەرەوەی کە ئێمە پرۆژەیەکی خۆمانمان هەیە پرۆژەیەکی سەربەخۆی خۆمانمان هەیە سەبارەت بە یاسای سەرۆکایەتی هەرێم ئێمە ئەوە بەڕاستی بە پێشێرکردنی یاسای پەرلەمان بە پێشێرکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەزانین. نابێ بەڕاستی ئەم کێشە و ئەم گرفتانە بە ناوی زۆرینە و بە ناوی ڕێککەوتنی نێوان دوو لایەن یا دوو فراکسیۆن دروست بکرێ. ئەم هەرێمی کوردستان بەرەو دۆخێکیکە دەبا و من پێم وایە بەم ئاراستە کار بکرێ و بەم قەنەعەتانەوە کار بکرێ. هەرێمی کوردستان بەرەو ئالۆزیچکە دەبا کە ئەوە ڕوون دەبێتەوە کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان پەندی لەو هەموو ئالۆزی و قەیران وەرنەگرتووە کە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان دروست بوو. سەرۆکی فراکسیۆنی پارتیش داوا لە سەرۆکاتی پەرلەمان دەکات بە زووترین کات خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەکەیان بکات و بیکات بە یاسا. ئەمڕۆ فراکسیۆنی پارتی لەگەڵ لە چوارچەوەی ئەو ڕێککەوتنێ لەگەڵ فراکسیۆنی گۆڕان و هاوپەیمانەکانمان هەمان بوو پرۆژە یاسای کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەروە هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستوری کوردستان بە ئیمزای 68 ئەندامی پەرلەمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا کە 8 مادە لە پرۆژە یاساکەدا دیاری کراوە. بەهۆی ڕێکنەکەوتنیان لەگەڵ پارتی تا ئێستا سەرکردایەتی یەکێتی گڵۆپی سەوزیان بۆ فراکسیۆنەکەیان هەڵ نەکردووە تاوەکو پرۆژەکەی خۆیان سەبارەت بە یاسای سەرۆکایەتی هەرێم پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەن. پەرلەمانتاریشی فراکسیۆنی سەوزیش دەڵێت ئەگەر پارتی و گۆڕان بە تاگلایەنانە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکەنەوە لێکەوتەی خراپی دەبێت و پێشێلی ڕێکەوتنەکەی پارتی و یەکێتیشە. پێمان وایە ئەم یاسای ئەبێ بە سازان بێ وە لە ڕێکەوتنامەی سیاسی نێوان ئێمە و پارتیشدا ئەو هاتووە لە 4 ئازار کە هەموو ئەو یاسایانە ڕەهەندی نیشتیمانیان هەیە یاسای سەرۆکایەتی هەرێم پرۆژە یاسای ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان یاسای ژمارەیەکی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەم یاسایانە ڕەهەندی نیشتیمانیان هەبێ ئەبێ بە سازانی هێز و لایەنە سیاسیەکان لەناو پەرلەماندا تێپەڕێنن بۆیە دەستبردن بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم بە تاکلایەنە لەلایەن پارتی و گۆڕانەوە کارێکی ڕاست و دروست نییە. ئەمە تێکدانی یەکریزی نیشتیمانیە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی جددی خۆیە بێ بۆ ئەم بارەیەوە ئێمە چاوەڕوانی بڕیاری سەرکردایەتی سیاسی خۆمان. پارتی و گۆڕان بڕیاریان داوە چیتر لەسەر فراکسیۆنی یەکێتیش نەوەستن بۆیە لە هەفتەی ئایندا کۆبنەوەی پەرلەمان ئەنجام دەدەن و خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەکەیان دەکەن لە ئایندەیەکی نزیکیشدا خوێندنەوەی دووەمیشی بۆ دەکەن و یاساکە هەموار دەکەنەوە. بەڵام ڕەنگە ئەو هەڵوێستە تاگلایەنانەی گۆڕان و پارتی وە گوێنەگرتن بۆ لایەنەکانی تر دۆخی سیاسی کوردستان بەرەو تێکچوون ببات و قەیرانەکان زیاتر بکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.